بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست نرخی نەوت بە شێوەیەکی بەرچاو لە بازاڕەکانی جیان ڕووی لە بەرزبوونەوە کردووە بە جۆرێک سەر لە بەیانی ئەمڕۆ نرخی بەرمیلێک نەوتی برنت گەشتە 87 دۆلار و نرخی یەک بەرمیل نەوتی تاکساسیش بە 84 دۆلار مامەڵی پێوەکرا. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی جیان و کاریگەریەکانی لەسەر ئابووری هەرێم و عێراق دەکەین وەخسرە سەرەوەش دەکەین ئایا لە کاتێکە نرخی نەوت بەرز بۆتەوە بۆچی لە کوردستان موچە بەسستیدا بەش دەکرێت و ئایا بەرزبوونەوەی نرخی نەوت کاریگەری دەبێت لەسەر زیادکردنی داهات بە حکوومەتی هەرێمی کوردستان بەمیواندارێک لە بەرەزان محەممەد حسێن توێژەر لە ئابووری وزە هەروەها نەبەردکەریم مامۆستایی زانکۆ سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر کاک محەممەد بەخێر بێنەگە سەرتا لە بەرزستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە بەرلەوەی بینی سەرۆکاری بەرزبوونەوەی نرخی نەوت قسە سەرۆ بکەین ڕۆژانە جیان پێویستی بە چەند ملیۆن بەرمیل نەوتە و چەند بڵێن خواستی لەسەر بۆ بەکارێنان. سوپاس بۆ دەرفەتە کاک حەکیم. لە ڕاستیە ئێستا خواست بۆ نەوتی خاو لە هەموو دنیا 100 ملیۆن بەرمیلی ڕۆژانەی تێپەڕاندووە لە بینی 100 تا 100 ملیۆن بەرمیلی ڕۆژانەیە. ئەمە زیاترە لەوەی کە پێش پەتای ڤایرۆسی کۆرۆنا هەبوو. یعنی بەڵام ئەوەی با بڵێن ئەگەر بەراوردیکەن بە پێش ئەزمەکە ئێستا ئەمە زیاترە بۆ زیاترە کۆمەڵێک هۆکار هەیە یەکێک لەوانە حکوومەتەکان لە وڵاتە گەشە کردوەکانە پارەیەکی زۆر زیاتریان خستەتە بازارەوە بۆ پشتگیریکردنی پیشە سازی سەرەکیەکانی ئەو وڵاتانە و بوژاندنەوەی ئابوووریەکە لە دوای پەتای کۆرۆنا. اینجا هۆکارێکی تر گرانی کارەبا و غازی سروشتیە لە ئەوروپا و لە ئاسیا. ئێستا نرخی غازی سروشتی بەراورد بە لە مانگی 12 ساڵی ڕابردوو ساڵی 2001 بەراورد بە مانگی 12 ساڵی 2020 بەڕادەی با بڵێن لە ماوەی ساڵەکە لە 20 بۆ 21 بەڕادەی 540% زیادی کردو نرخی غازی سروشتی. بەڵێ ئەگەر ئەمە تەرجمە بکەین بۆ نەوتی خاو نرخی نەوتی خاو بەراوردی بکەین تۆ ئەگەر بەرمیلە نەوتیش بە 200 دلار بفرۆشی هەرێشتا بەراورد بە غاز نەوت هەرزانترە. بۆیە ئەمە وای کرد بڕێکی زۆر لە محەتەکانی کارەبا لە ئاسیا و ئەوروپا ئەوەی کە ئەتوانین بیگۆڕن بە سوتەمەنەکەی بگۆڕن لە غازەوە بگۆڕن بە نەوت بیکەن بە نەوت لەبەرەوە نەوت هەرزانترە هێشتا بە 80 دلار و 90 دلاریش هەرێشتا هەرزانترە. بۆیە ئەمە وای کرد خواست لەسەر نەوتی خاو زیاد بکە لە کاتێکە هێشتا بەرهەمهێنان بەڕادەی ملیۆنێک کەمترە لەوە. ینی ئێمە ڕۆژانە چەند لە جیهان بەرهەم دێنرێ لە ئێستا ڕۆژانە نزیکەی 99 ملیۆن بەرمیل نەوت بەرهەمدێن ئەوەی کە بەکاری دێ 100 ملیۆن ئەوەیشی کە داواکاری هەیە لەسەری خەڵک ئامادەیە بیکڕێ لە بازاڕەکانە زیاتر لە 100 ملیۆن هەنێجار نزیکە هەنێ ڕۆژ نزیکە بدە لە 100 ملیۆن و نیو. ئەم فەرقە وای کردووە ئەساسەن خۆی نەوت لە بەرزیا بێ ڕۆژانە خەڵک چاوەڕێەوە بکە بەرز بێت و هەنێ پێشبینی هەیە ئەڵێ تا سەرەتای ئەم بەهارە ئەگاتە زیاتر لە 100 دلار هەنێک ئەڵێ زۆر زیاتر لەوە. بەڵام جگە لەم هۆکارە ئابوووریانە هۆکاری ئەمنی و سیاسیش هەیە. ئەو بووبینیمان پێرێ ئەو دوێنێ ئەوەی کە حوسیەکان بە درۆنانە ئەو پرۆژەنوتیانی ئیماراتیان بۆمباران کرد یەکسەر شۆکێکی گەوری دروست کرد لە بازارەکە. ئەمە ئەگەروانە بۆ حوسیەکان کە دوێنێ بە فڕۆکەی بێفرۆکەوان خانەی ئەبوو زەبی لەگەڵ کۆمەڵێک دامەزراوەی ئیماراتیان بە ئامان ئەو شۆکەی دوێنێ ئەوەی حوسیەکان دروستی کرد لەبەرەوەی خۆی ئەساسەن لە زیادبوونی بەردەوامایە نرخی نەوت ترس هەیە بەردەوام لەوەی کە زیاد بێ خواست لە خستنە ڕوو زیاترە ئەمە هاوکێشێکی ئابووری بەسیتەکە خواست زیاتر بوو لە خستنە ڕوو ئەو کاڵا لە گرانیایە. بۆیە ئەمە وای کردووە بازارەکە زۆر زیاد لە حەدی خۆی حساس بێ بە هەموو شۆکێکی ئەمنی و سیاسی. چەند ڕۆژە پێش ئێستا لە بیرمان بێ خۆ پیشاندانەکانی کازاخستان هەم دیسان جوڵاندیوە. ئەنی جاریوای ڕووداوێکی بچووک لە لیبیا یاخود لە ئەنگۆلا و لە نایجیریا و وڵاتانە ڕووەدا کە ئەم وڵاتانە خۆیان ئەساسن بەرهەمهێنەری گەورەی نەوت نین. بەڵام ئێستا بازارەکەونە هەستیار بووە گەر 100,000 بەرمیل نەوت لەوەی ئەخرێتە ڕووکەم بکرێتەوە یەکسەر تەسیرەکان لە نرخەکە لە ماوەی چەند دەقەیەکە. لەبەرەوەی ئەساسەن خستنە ڕوو کەمترە لە خواست ئەساسەن خەڵک چاوەڕێ ڕۆژانەوە بە دەقە و سەعات زیاد بکە
ئەمە وای کردووە بازارەکە زیاد لە حەدی خۆی حساس بێ بۆ شۆکە ئەمنی و سیاسیانەی کە دروستە بێت. باش بەس ئەوەی کەوتت بۆ نمونە ئەو هێرشەی بۆ سەر ئیمارات لە حوسەکانەوە ئیمارات بازدۆکێک کە 3 میلیۆن زیاتر لە 3 میلیۆن ڕۆژان هەنار دەکە بڕێکی زۆر کەم نییە کە ئەمە کاریگەری دروستکارە سەر بازارە جیهانیەکە کاریگەری ئیمارات هەرە 3 میلیۆن و نیوە نییە مووقعی ئیمارات کە نزیکە لە گەروی هورمزۆ کە گەروی هورمز با بڵێن ڕێڕەوی هەناردەکردنی زیاتر لە 20 میلیۆن بەرمیل نەوتی ڕۆژانەیە وای کردووە ڕووداوەکە زیاد لە حەجمی خۆی کاریگەر بێ ئەنی بۆ نمونە کەسێک ئەگەر دوومەڵێک لەسەر دڵی دەربچێ ئەو کاریگەری هەیە زۆر زیاتر لەوەی کە لە ڕانی دەربچێ بۆیە ئەکرێ ئەوەی وا تەفسیر بکەین وا لەیەکی بینوە لەبەر حساسەتی مووقعی ئیمارات کە لە کەنداوی عەرەبیایە لەبەر حساسەتی مووقعی ئیمارات کە نزیکە لە گەروی هورمزۆ ئەمە وای کردووە شۆکەکە یان با بڵێن ڕووداوە ئەمنیەکە زیاد لە حەدی خۆی ببینرێت خەڵک بترسێنێت گەورە بکرێتەوە یەک لەبەر پێگەی جوگرافی ئیمارات دوو ئێستا ئەساسەن پێم وتی بازارەکە ئەوەنە هەستیارە بەهۆی ئەوەی خواست لە خستنە ڕوو زیاترە فەرقەکە نزیکەی ئەو گاپەی هەیە زیاتر لە 1 میلیۆنە ئەمە وای کردووە ئەگەر 50,000 بەرمیلیش لە بازارەکە بۆ سێنی با بڵێن بیبڕی ئۆتۆماتیکی کاریگەری ئەبێ نەک 3 میلیۆن. سپاس دەکەین مامۆستا جەنابی بە خێربەی بەرزبوونەوەی نرخینەوەی کە گەیشتۆتە 87 دۆلار کاریگەری دەبێت لەسەر زیادکردنی داهات لە هەرێمی کوردستان لەسەر مەوزوعی موچە و دابشکردنی موچەش دەستان خۆش بێ بەڕاستی بابەتی موچە بۆ بە مەتەڵ بۆ وڵاتیان هەرێمی کوردستان و بە تایبەتی موچە خۆرانی هەرێمی کوردستان ئێمە بۆ هەموو بابەتێک پێویستە کا بگەڕێنەوە بۆ ڕفرێنسیان بۆنەوە بۆ سەر چاوەکانی خودی خۆیان ئەوەی کە ئێستا هەیە لە بازاڕەکانی دنیاوە بەرزبوونەوەی نرخینەوت بەو ڕێژەیە کە چاوەڕان ئەکرێ بۆ نمونە خۆی چاوەڕان کراو بوو کە لەم ساڵان بڵێن لە ساڵی 2020ەکە نرخی بەرمیلێکنەوت بگاتە 100 دۆلار بەڵام ئەو بوو کۆمەڵێک هۆکاری تر و ڤایرۆسەکان هاتە پێشەوە کارێک بوو بۆەوەی کە نرخینەوت بۆ منە تۆزێک یاریتیا بکرێ بەتایبەت بۆ هەرێمی کوردستان و بۆ لایەنی هەرێمی کوردستان بڕام وایە بە حکمەوەی کە سیستەمێکی دارایی و ئابووری فاشل و دواکەوتومانێ لەسیە لە هەرێمی کوردستانە بەرزبوونەوەی نرخینەوت ئێمە ئەزمونمان لەگەڵێ هەیە 25 دۆلار بووە 35 بووە 45 بووە 50 بووە 90 دۆلار بێت 100 دۆلاریش بێت بڕی پارەی دیاری کراو کە لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە دێت بۆ وەزارەتی دیارایی دیاری کراو بووە واتە بۆ نمونە 50 دۆلار بووە 300 بۆ 350 میلیۆن دۆلار هاتووە بۆ وەزارەتی دارایی 90 دۆلار بووە هەمان بڕاتەوە بۆ وەزارەتی دارایی ئەمەش وەکو ئاماژەم پێکرد دەرەڵەتە لەوەی کە فەشەلێکی زۆر لە سیستەمی ئیدارەدانی دارایی ئێمە گەر بۆ نمونە من ئەگەر ڕفرێنسی ئەمڕۆ سەرچاوی ئەمڕۆ باس بکەم کە لە دەستگایەکی بۆ نمونە نزیکی سەرۆکی حکومەت و بۆ نمونە پارت و حزبی سەرۆکی حکومەت و وەزیری سامانە سروشتیەکان باس لەوە کە داهاتی نەوت بۆ ئەمڕۆ 1 ملیار دۆلاری ئەمریکیە 158 ئەڕۆ بۆ خەرجیەکان ولا 142 دێتەوە بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان داهاتەکە و ڕۆتە وەزارەتی دارایی ئەگەر پێی ئەرقامەکان حسابی بکەینەوە پێی سەرچاوەکانی خودی خۆیان حسابی بکەین زیاتر ئەکان لە 600 ملیار دیناری عێراقی ئەمە سەرچاوێک داهاتینەوە سەرچاوی دووهەم یاریدەدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ کاروباری ڕاژە و دارایی باس لەوە کە داهاتی ناوخۆ نزیکە لە 400 ملیار دیناری عێراقی ئەگەر ئەم دوو ئەرقامە لێک بین 1 تریلیۆن دیناری عێراقیەکە و خەرجی موچە نزیکەی بۆ نمونە 850 ملیار دینار بۆ 860 ملیار دینار بوو بەڵام ئەگەر عجایبێتی دارایی یان سەرسوڕمانی دارایی لە دنیا تۆمار بکرێت لە هەرێمی کوردستان نابێت تۆمار بکرێت بۆ سوڕێکەوە سەرسوڕمانی دارایی ئەمە من ناویم ناوە عجایبەکانی سیستەمی دارایی لە هەرێمی کوردستانە حکومەتی هەرێمی کوردستان نەوتە فرۆشێ قەرزارە بێ خاڵێکی تر حکومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا پڕۆژە یاسای چاکسازی جێبەجێ بکات لە خەرجەکانی حکومەتی هەرێمی کوردستانە سەرەتا بۆ کارێک بۆەوەی کە خەڵکێکی زۆر ئومێدی لەسەر هەڵچنی هەموو ئەو داتا و ئەحسایانەی بۆ ئەوە ڕۆشتن کە 150 ملیار داهاتی خەرجی حکومەتی هەرێمی کوردستان کەم بکرێتەوە بەڵام کابینەی پێشتر دەنگ و 100 ملیار دەگەڕێنێتەوە لە کابینەی نۆ هەموو ئاماژەکان بۆ بوو کە 100 بۆ 150 ملیار خەرجی حکومەتی هەرێمی کوردستان کەمەکاتەوە بەم پێوەرە خەرجی موچە ئەگەشتە نزیکەی 700 ملیار بەڵام سیر و سەمەرەکە لێرە ئەوەیە پڕۆژە یاسای چاکسازی وا تەواو ئەکرێ و جێبەجێ ئەکرێت حکومەتی هەرێمی کوردستان 60 ملیار خەرجی موچەی زیادی کردووە لە کاتێکدا وەزیری پێشمەرگاڵێ دەیان هەزار موچەی نایاساییمان بڕیوە وەزیری داراییڵێ موچەی بەندیوارمان بڕیوە نەمانێشتووە
تەقاعودی مەردەوامە لە زیاد بوون سیستەمی خانشین ڕێکخراوەتەوە باشە ئەم هەموو داهاتێکە کەم کراوەتەوە بەچی مەنطقێک لە کاتێکدا تۆ لێشاوی تەعیناشیش نەبووە خەرجی موچە زیادەکە بۆ مانگێک 900 ملیار 902 ملیارە 900 ملیاری تیا پەڕاندووە کە کاتە نزیکەی ڕەنگە بۆ ئاماژانە ئەوڕاکە نزیکەی 6 بۆ 55 ملیار دینار خەرجی موچە زیادی کردبێت کە لەمە کاتێکدا جێبەجێکردنی پرۆژەسای چاکسازی بۆ کارێک بۆەوەی کە بۆیە دا خەرجەکەت کەم بووە و نە خەرجەکە زیادی بکردە ئێستا ڕەنگە هاوڵاتیانەکە یاساکە جێبەجێ بۆچی کاتێکە نرخینەوت نزمە ڕاستەوخۆ موچە لێ بڕین دەبێت ڕێکاری تر بەرامبەر موچە خۆران و ئەوەندەگیرێتە بەربست کە ئێستا بەرزە ئەی بۆ هەر موچەکە بە سیابەشی خۆ دەمێکە لە سەروی 70 دۆلارەوەی کام ڕۆژ بڵێن گەیشت تا 7 دلار زانی کاک حەکیم کورت و پخۆت داهات لە هەرێمی کوردستانە بارتەقای موچە و خەرجیەکانی وەزارەتەکانی شێ و هۆکاری ئەوەی کە موچە بەو دەردە ئەڕوات دوو جانەبی هەیە یەکەم تێرکردنی خەزینەی ئەحزابەکان لە ڕووی داراییەوە دووهەم بێ ئەهمیەتکردن و بچووکردنەوەی بۆ نمونە موئەسسەی پەرلەمان چونکە بەڕاستی لە ئێستادا پەرلەمان ئەبوایە دەستگایەکی ڕقابی و چاودێری بووایەوە بە وەزیفەی خۆی هەستبایە چونکە نەئەکرێ بۆ نمونە تۆ دوای 45 ڕۆژ تۆ چاوەڕان بیکە موچەی مانگی دوانزەی ساڵی 2021 وەربگری لە کاتێکدا نەوت بۆ نەبوو ڕێژە ئاسی پێوانە کردووە لە کاتێکدا بۆ نمونە داهاتی ناوخۆ زیادی کردووە لە کاتێکدا بەدەیان و بە سەدان جۆر بوون تۆ باج زیاد کردو لەسەر هاوڵاتیان بازاڕەت پەخستووە سیستەمی باج بە شێوازێکی زۆر سیر و سەمەرە شمەکی وە هەبووە 600 باجەکەی لەسەری زیاد کردووە و بۆ دەرگات وڵا کردووە بۆ سنوورەکان و بۆ هەموو قاچاقچی و ئەو هەموو داهاتێکە لە هەرێمی کوردستانە هەیە و سیستەمی موچەش بەو ئاڕاستەی ئەڕوە مەفهومەکە لێرە ئەوەیە داهات لە هەرێمی کوردستانە هەیە بارتەقای موچە هەیە بەڵام عقلێتێکی دەوڵەتداری و حکومڕانی نییە لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی ئەم داهاتەدا بەش بکە ئەوەی لە هەرێمی کوردستانە هەیە من هەمیشە وتومە حکومەتداری نیە دەسەڵاتداریە دەسەڵاتداری تەنها لە عقلێتی قەبیلە و خێزان و ئەو عقلێتانە هەیە کە تەنها خەمی بۆن لە داهاتی خۆیانە خەمی کۆکردنەوەی خەزینەی خۆیانە ببینە کا حەکیم حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ نمونە کابینەین و بەڕاستی ئەمە لە هیچ شوێنێکی دنیا جێ نابێتەوە لە بری ئەوەی خەزینەی حکومەت پڕ بکات لە داهات ڕوا خەزینەی شەخص پڕ بکات لە داهات زانکۆی حکومی ئیهمالەکات و خراپێکات زانکۆی ئەهلیەکاتەوە پەروەردەی بۆ نە حکومی ئیهمالەکات و دای ئەخا پەروەردەی تایبەتەکاتەوە هەرچی سێکتەرێ خەریکە بەرە و تایبەتی ئەبا لە کاتێکدا دەبوو حکومەتی هەرێمی کوردستان لە خەمی زیادکردنی داهاتی خەزینەی حکومەت بێنک لە خەمی زیادکردنی داهاتی خەزینەی عایلە و قەبیلە و حیزبەکان سوپاس دەکەم کاک محەممەد سەبارەت بۆی کە وتت ئێستا بڵین خواستی گیان 100 میلیۆنە بەڵام 99 میلیۆن بەرمیل نەوت بەرهەم دێنێ هەی بۆچی وڵاتانی ئۆپێک کەمیان کردوتەوە بڵین هەناردەکردنی نەوت یاخود ئێستا بڵین عێراق ڕۆژانە زیاتر لە 3 میلیۆن هەرێمی کوردستان 400,000 هەناردە دەکەن کاک حەکیم خۆی ئەو بوو ساڵی 2020 وڵاتانی ئۆپیک و ئەو هاوپەیمانەکانیان ئەو گروپی کە بە ئۆپیک پلاس ناسراون بڕیاریاندا بەرهەم کەمکەنەوە لە بەرەوەی ئەو کاتە بەهۆی پەتای ڤایرۆسی کۆرۆناوە چالاکی ئابوووریەکان لە دنیا وەسا بوو خواست لەسەر نەوت کەم بوو خواست کەم بوو خستنە ڕوو زۆر بوو ئەو بوو نرخی نەوت کەوتە داڕوخانێکی زۆر خێرا لەبەر ئەوە بەرهەمێنانیان کەم کرد دوای ئەوە کە وردە چالاکی ئابوووریەکان دەستی پێکردو وەزئی پەتای کۆرۆنا باشتر بوو خەڵک فێر بوو چۆن ڕابێ لەگەڵ تەعاملی لەگەڵا بکە اینجا ئۆپیک بڕیاریاندا ئۆپیک و هاوپەیمانەکانی بڕیاریاندا مانگانە 400,000 بەرمیل زیاتر بخەنە ڕوو با بڵێن ئەو کەمکردنەوەی بەرهەمەی بڕیانیان لێدا 400,000یان لێ کەم کردو بەڵام لە ئێستا وەزعێک دروست بووە لە زۆربەی وڵاتانی ئۆپیک و هاوپەیمانەکانی ناتوان ئەم 400,000 بخەنەوە ڕوو با بڵێن بەڵێ زیادی بکەین ئێستا عێراق بڕیاری داوە فعلەن مانگانە 3 میلیۆن و 200,000 بەرمیل هەناردە بکە با بڵێن تقریبا میلیۆنێکشی ئەوێ بۆ پێداویستی ناوخۆ بەڵام توانای تەکنیکی نییە ئەمە بکە اینجا ئەتەبەن پیشەسازینەوە تۆزێک ئالۆزە بۆ ئەوەی بتوانیت ئەمە بکەی ئەبێ هەم ژێرخانی هەناردەکردن هەبێ بۆڕی و ئەوەی ئەو سەکوانی لە بەندەرەکانە هەیە مەسەلەی فرۆشتن ئەمانە تۆزێک پرۆسەکە ئالۆزە بەڵام بەگشتی ئێستا ئۆپیک و ئۆپیک پلاس توانای تەکنیکیان نییە تەنانە ئەو 400,000ش پڕ بکەنەوە کە بڕیاریان لێداوە زیادی بکەن بۆ بەرهەمیان بەڵکو خواست لەسەر بەڵکو خستنە ڕوو خواست نزیک ببنەوە لێک
ئیداری ئەمریکا بۆ مەزەختێکی زۆریان لەکەوە خۆشیان لە ڕووی سیاسیەوە بڕیاریان داوە ئەمە بکەن ئەشیانەوەی بیکەن و پێویستیشان بە پارۆ بوجێ زۆربەی وڵاتانی هەناردەکاری نەوت دەژەر زەختی قەرزێکی زۆران کێشەی کورتێنانی بوجیانیان فعلەن پێویستیان بە پارەیە بەڵام ناتوانن بیکەن لەبەر چی لەبرە پیشەستن سازینەوت ئەوە نیە وەکو دوگمەیەک تۆ دایگرسێن تو بیکوژێنی تۆ کەی بڕیاردا بەرهەمهێنان کەم بکەیتەوە دوای کەی ویستە زیادی بکەیتەوە نا بۆ ئەوەی تۆ ساڵێکی کە ئەم وەختە بەرهەمهێنانی نەوتت زیاد بکەی ئەبێ ئێستاوە بەرهێنان بکەیت بیری تازە لێ بدەی پرۆسەی گەڕان و پشکنین و درێنین و ئەوانە بکەیت و پارەت هەبێەوە بەرهێنانی تیا بکەیت ئەو ئەزمە اقتصادی ساڵی 2020 و 2021 بەهۆی پەتای کۆرۆناوە دروست بوو وای کرد لە زۆربەی وڵاتە بەرهەمهێنەرەکانی نەوت تووشی کێشەی کورتێنانی بووجە و کێشەی دارایی گەورە ببنەوە یعنی توانای و بەرهێنانیان لە پرۆژە نەوتەکانیان لە کێڵگە نەوتەکانە کەمی کرد ئەمەش وای کردووە ئێستا ئۆتۆماتیکی بەرهەمی نەوتیان بەرهەمهێنانی ڕۆژانیان بۆ نەوتی خاو کەمی کردووە هەر بۆ نمونە سەیری حکوومەتی هەرێمی خۆمان بکەن کە نمونەیەکی لە خۆی دیار دەکات لە ساڵی 2019 تێکڕای هەناردەکردنی ڕۆژانەی نزیکەی 470,000 بوو لە ساڵی 2021 نزیکەی 452,000 بوو ئەنی شتێک کەمی کردو ئەو بوو لە مانگی 11 هاتبووە نزیکەی 410,000 مەبەستەکە چییە؟ ئەوەیە کە تۆ تووشی ئەزمەی داراییە بی نرخی نەوت لە بازاڕە جیانەکانە دائەبەزێ بەرهەمهێنەرەکانی نەوت وڵاتە نەوتەکان توانای بەرهێنان و ئیسtisماریان نییە لە پرۆژەکانە ئۆتۆماتیکی بەرهەمیان کەمە بێتەوە ئەی ئێستا زۆرترین هەناردەکاری نەوت کامەوە بەرهەمهێنەر یاخود بەکارهێنەرەکەش بۆ نەوت لە سەراسە جیهانیەکە لە ئاستی جیهانە گەورە بەرهەمهێنەرەکانی نەوت رووسیا و ئەمریکا هەمیشە یەکەم و دووە من بەرهەمهێنەر بەڵێ اینجا دوای ئەوان سعودی عەرەبیە دێت دوای ئەوە عێراق شان بەشانی عێراق ماوەیەکی ئێران بوو بەڵام مثل ئێران وانە ماوە اینجا ئیمارات هەیە اینجا ئەمانە با بڵێن وڵاتە سەرەکیەکانی اینجا کۆمەڵێک وڵاتی کە هەن ئەوانەی کە بەرهەمیان جاری وایە لە خواری ملیۆنێکۆیە یا لە ملیۆنێک کڕیار بڵێن زیاتر کام وڵات کرێ هەرە گەورەترین کڕیاری نەوت لە دنیا چینە نزیکەی 24-25 لەو دەوران ملیۆن ڕۆژانە بەرمیل نەوتە کڕێ دوای چین هند و ئەمریکا و رووسیا ئەو ئابوووریە پیشەسازیە گەورەکان ئەڵمانیا وڵاتانی ئەوروپا هۆڵندا و بەریتانیا و ئیسپانیا و ئیتالیا و ئەمانە هەرێکە ڕۆژانە نزیکەی وەکو پێشبینی ئەوەی کە کراوە وتت پێشبینی کراوە بگاتە $100 نرخیار بەرمیلێک نەوت کەی بڵێن پشتی بە کۆمەڵە پێشبینیانە کاک حەکیم ئەو پێشبینیانە پشتی بە گەشەی ئابووری وڵاتە پیشەسازیە دەوڵەمەندەکان بەستووە پشتی بە و پارە زۆرە بەستووە کە حکوومەتەکان بۆ مامەڵەکردن لەگەڵ قەیرانەدارایەکەی پەتای کۆرۆنا خستویانەتە بازاڕۆ پشتیان بە ڕادەی هەڵاوسان بەستووە لەو بازارانە پشتیان بە بەرزبوونەوەی نرخی کارەبا و غازی سروشتی بەستووە هەموو ئەمانە وای کردووە چاوەڕێ ئەوە بکەن فعلا نرخی نەوت بەرزێتەوە هەیە لە $125 ئەنی بۆ $100 هەیە $110 زۆر پێشبینی زۆر هەیە با کۆمەڵک دامودەستگای پێشبینی کراوە چەند مانگی داهات و کە ئێستا بڵین لە مانگی وەک مامۆسانەبەر وتی قسە هەبوو لە کۆتایی ساڵی 2021 بگاتە $100 بەڵام ئەوە بوو ئەو سولالی تازەی کۆرۆنا ئۆمیکرۆن هات ئەوەی تێکدا ئێستا چاوەڕێکرێ لە بەهارا بگاتە $100 و زیاتریش ئەگەر شتێکی کەیوانەیە پارەیەکی زۆر خەیاڵی خەرجەکرێت لەو دامودەستگانەی لە دنیا کە ئیشیان پێشبینی ئابووری و بە تایبەتی پێشبینی نرخی نەوتە بەڵام زۆر بە دەگمەن ڕووەدا هیچ کامن پێشبینیانە ڕاست بێ ئەکید پێشبینی ئەوان لە پێشبینی خەڵکێکی وەکو خۆمان کە دامودەستگای ئەکادمی بە قۆتمان نییە بەهێزتر و باشترە بەڵام هەمیشە ئەو فاکتەرانەی کار لە ڕووداوە ئابوووریەکانەکەن کار لە گەشەی ئابوووریەکەن کار لە نرخی نەوتەکەن زۆرن و زۆریش ئاڵۆزن و زۆریش کاریگەرن بەو گۆڕانکاریانەی لە سیاست و لە مەجای ئەمنی و لە بوارەکانی ترا ڕۆدا بۆیە زەحمەتە پشت بە هیچ پێشبینیەک ببەسی بەڵام هەموو پێشبینیەکان بەو ئاراستا ئاڕۆن کە نرخی نەوت نزیکە بێتەوە لە $100 و $100 تێ ئەپەڕێنێ لە ساڵی 2022 سوپاس دەکەم مامۆستا سەبارەت بە داهاتی نەوت ئەی بڵێن ڕۆڵی وەزارەتی دارایی چیە لە ئێگە داهاتینەوە دۆکو پێویست نەکەرێتەوە تا داهاتی ناوخۆش بڵێن سەبارەت بە ئەنجومەنی هەرێمی نەوتی غازیش کە پێکات لەسەرەوەی حکوومەت جێگرەکەی وەزیری دارایی سامانە سوشتەکان و پلاندانان
ئەوان ئیشیان چێت بازوەکە تا ئێستا ئەنجومەنی نەتوغا سەر کۆنە بۆ تۆ لەم کابینەیە. وەڵام من بەر لەوەی وەڵامی و پرسیارە بمەوە مەبەستم بوو کە ئاماژە بەوە بکەم دوای 30 ساڵ لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە حکومەتی هەرێمی کوردستان و ستافەی کە ئیداری حکومەتی هەرێمی کوردستان ناوە گەشتون بچی لە ئێستادا کە ئێمە لە ساڵی 2022 و لە کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستانین خاوەنی چین قەیرانی نەوت قەیرانی بنزین قەیرانی بۆ نمونە موچە قەیرانی غاز قەیرانی دەرمان قەیرانی بەرهەمی ناوخۆ و دنیایەک قەیرانی تر کەوابوو بۆ نمونە 30 ساڵ لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە گەشتین بەوەی کە لە بریەوەی ئەزمموی کاری باش بۆ نمونە بەرز بکەینەوە زیادی بکەین ئەزمموان کردبووی کە قەیرانەکانمان بەرزکەینەوە زیادی بکەین حلول و چارەسەرکردنی سەرجەم قەیرانە نەچین تەنها پێویستی بەوەیە کە عەقڵێتێک کە بە نیەتی حکومداری بە نیەتی دەوڵەتداری ئیدارەیە وڵاتە بە ئیدارەیەم قەیرانە نەبا چونکە وەکو ئاماژەم پێکرد ئەو عەقڵێتی کە هەرێمی کوردستان بەڕێوە ئەبا عەقڵێتێکی بازرگانیە نەک عەقڵێتێکی دەوڵەتداری چارەسەرکردنی سەرجەمە و قەیرانەی کە لە هەرێمی کوردستانەیە بۆ نمونە چارەسەرکردنیە بۆ قەیرانی بنزین ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان لە 30 ساڵی ڕابردووە لە 10 ساڵی ڕابردووە لە 2005 تاوەکو 2014 کە بە سەردەمی زیێڕینی داهاتی هەرێمی کوردستان دیاری کرا و 130 میلیارد دلار هەرێمی کوردستانەوە حکومەتی هەرێمی کوردستان دوو پاڵاوگەی بەهێزی لە دوو پارێزگای سلێمانی هەولێردا بنایە قەیرانی نەوت نەئەمە و قەیرانی بۆ نەبنزینیش نەئەمە قەیرانی موچە تەنها ئیدارەدانی بۆ نمونە سێکتەری بۆ نمونە دارایی لە حکومەتی هەرێمی کوردستان لە دەستێکی شەفافا بێ خەرجیەکان وەکو خۆی ڕێک بخاتەوە و بە سەدان هەزار موچەخۆری نایاسایی وەلا بنرێ و بۆنە لە جێگەی ترا هەلی کاریان بۆ بەڕەخسێنرێت لە ڕێگەی بژاندنەوەی سێکتەرەکانی سناعی و پیشەسازی بۆ نمونە بازرگانی و کشتتوکاڵی سیاحیە بۆ نەجێگەوانە بکرێتەوە خەرجەکانی حکومت بەو ئاڕاستەیە ڕێک بخرێتەوە ئەمە قەیرانی موچە چارەسەر کردووە قەیرانەکانی تر قەیرانی کشتتوکاڵتێ قەیرانی دەرمانتێ هەموو پێویستی بەوەیە کە بە عەقڵێتێکی دەوڵەتداری ئیدارە بدرێ ناکرێ بۆ نمونە تۆ تەنها لە خەمی ئەوە بیت وەکو پێشتر ئاماژەم پێکرد لە خەمی زیادکردنی داهاتی شخصا بینەک لە خەمی زیادکردنی داهاتی هەرێمی نەوتەکەی پرسیارەکە تریشم دەکەمەوە بەس نەسوودیە بۆ موچەکە وەکو پێویست ینی قەیرانی موچەی دروست کردو اینجا مەسەلەی نەوتی سپی سەباز لەوەکەی هەرێمی کوردستان پێویستی بە 250 میلیۆن لیترە تاکو ئێستا 60یان دابەشود لە 23 خەڵک ئەوە قەیرانی غاسێ دەڵێن غاز ڕەوانەی وڵاتانی دەرەوە دەکەن نایدەن بەناوخۆ کاک حەکیمێمە دێن مقارنەیەکەین پێشەوەی کە نەوتمان هەبێت و نەوت بفرۆشین وەزعی دارایی هاوڵاتیان و حکومەتی هەرێمی کوردستان لە باشترین وەزع بوو چونکە داتە و ژمارەکان واڵێن پێشەوەی کە غازمان نەبێ هاوڵاتیان کێشەی غازیان نەبوو بابەتەکە لێرە ئەوەیە کاتێک ئێمە بین بەخاوە نیەم سەرچاوە سروشتیانە لە دەستێکی ئەمینانیە کە دەستێکی ئەمینانە بوو لە دەستێکی بازرگانایە و عەقڵەتی بازرگانیش وەکو ئاماژەم پێکرد لە بری ئەوەی کە خەمی میلەت و پاشە ڕۆژی وڵاتەکەی بێ خەمی گیرفان و داهاتی خۆیەتی یعنی من نمونەیەک لە جەناب دەپرسم ئەم ئێوارەیە بۆ نمونە من چاودێری کۆمەڵێک هاوڵاتی مەکرد کە سرەی غازیان نەکرد و باسییان لەوە کرد تا نزیکەی سعاتی 11 شەو ڕەنگە ئامادە بن بوتڵە غازیان لە سرەدانەوە کە ئامادە بن بۆ باران و سەرما و سۆڵێ لە پارێزگاکانە چاوەڕەکەن بوتڵە غازی وەربگرن بەڵام وەرە متابعیکە مناڵێکی سەرۆکی حکومەتیتیانە بوو کوڕێکی سەرۆکی حکومەتیتیانە بوو برایەکی سەرۆکی حکومەتیتیانە بوو برایەکی جێگری سەرۆکی حکومەتیتیانە بوو تەنانەت ئەندام پەرلەمانێکت نەبینی کەوا بوو لە هەرێمی کوردستانە لە هەموو دنیا سێ توێژ هاوڵاتی هەیە توێژێکی بۆ نمونە مامناوەندە توێژێکی بۆ نمونە خواری خوارەوەی توێژێکی بۆ نوەسەرەوەیە لە هەرێمی کوردستانە گاپێک دروست بوو یانە بێ فول هەژار بیانە بۆن لە ئاسێکی باڵای دارایابی سەرجەم ئەوانەی کە لە دەسەڵاتان بە تەشریعی و تەنفیزیەوە لە ئاسێکی باڵای ژیانی دارایان و باقی هاوڵاتیانی تر بە موچەخۆرانی شۆبوون لە ئاسێکی خراپی دۆخی دارایان آخر بۆ نمونە هاوڵاتیەک 50 ڕۆژجارێ 40 ڕۆژجارێ بۆ 500,000 بگرێ فریای کری ئاو بکەوێ کری کارەبا بکەوێ کری خاڵ و خراپ خۆسی بۆ نەخۆڵ و خاشاک بکەوێ فریای بۆ نمونە کری خوێندنگەی ئەهلی بکەوێ کری خوێندنگەی زانکۆی بۆ نمونە ئەهلی بکەوێ کری پەیمانگای ئەهلی بکەوێ فریای بۆ نمونە بنزینی گران بکەوێ نەوتی گران بکەوێ فریای غاز بکەوێ کەوا بوو ئەمەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە لە هیچ سەردەمێکا بۆ بەڕێز هاوڵاتی بۆتە کرێتی لەم وڵاتە بەتبەتێکیە بۆ نمونە کاک حەکیم بۆ نمونە کۆمپانیەوە هەیە لەم کوردستانە داهاتی مانگانەی بۆ نمونە ملیۆنان دۆلارتی ئەپەڕێنێت
بۆ 5 ساڵ لە باج بەخشراوە بەڵام بۆ منە کابراایە کە دوکانێکی لە فەدانێت کە دوکانێکی بۆنە سەرتاشی دانێ گەنجێک کە ئێوی سەرچاوێکی لێ کار بۆ خۆی بڕخسیێنە دەبێت ساڵانە باج بە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر پرسیارەکەی تر لێ دەکەم سینۆلای کاک محەممەد سەبارەت بە کاریگەری ئەم زیادبوونە پێدوایە کاریگەری لەسەر حکوومەتی هەرێم بێ ئەگەر نەوت $80 بێ و نازانم ئەگەر دوایش بەرز بێتەوە بۆ $100 کاریگەریەکی ئەوتۆی هەیە ئەکید کاریگەری هەیە بۆ خەڵگەوەی کە ڕنگدانەوەی ژیانی خەڵک ماوەسم ئەوە با بڵێن بەشێکی تری هاوکێشەکەیەوە علاقی بەوە هەیە تا چەند تۆ حکوومەتێکی کاراتەیە ئەتوانێت خزمەت گوزاری بۆ خەڵک دابین کە ئەبنیەت دابین کە یارمەتی بژانەوەی بازار بدا ئەمەیان مەسلەیەکی ترە بەڵام لە ڕاستیە بەڵێ ینی ئەگەر نرخی بەرمیلی نەوت با بڵێن لە بازارە جیهانیەکانە تاقە $1 زیاد بکە مانگانە داهاتی هەرێم داهاتە نەوتەکانی هەرێمی کوردستان 13 ملیۆن و نیو دۆلار زیادەکە ئەگەر $1 لە مانگێکە 13 ملیۆن بەرمیل لەو دەفرۆشی نە سەرکە تۆ باوازدەوە بێنە ئێستا بە حسابی ئەوە بکەن ڕۆژانە 450,000 بەرمیل بە ئەفرۆشێ باشە ئەگەر نرخی بەرمیلی نەوت لە 85 ببێت بە 86 ئەم $1 فەرقەکەی ئەبێتە چەندێ بۆ مانگی داهاتی مانگێکی هەرێمی کوردستان 13 ملیۆن و نیو دۆلار کە ئەمە تەرجمەی کێتە دینار زۆرەکە ئەگەر هەر $1 بدەیت تۆ چ جای ئەوەی ئەمڕۆ $4-5 زیادی کردم بەس چێم بەستمەوەیە فعلەن ئەمە تەسیری هەیە لەسەر داهاتە گشتیەکانی هەرێمی کوردستان لە ساڵی 2020 کە زیاتر لە 56% کۆی گشتی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان هی ڕاستە و خۆفرۆشتنی نەوتی کوردستان بووە ئەوەی سەر بە خۆفرۆشتنی نەوتی کوردستان بووە ئەمە جیالەوەی داهاتە ناوخۆیەکان و 200 ملیارەکەی بەغاو ئەمانە ئەمە تەسیری هەیە بەڵام ئایا ئەمە تەرجمە ئەبێت بۆ ژیانی تەرجمە دەبیان دوورە پێم وایە تەرجمە ئەبێ بەڵام نەک بەو ڕادەی کە پێویستە کەم و کوڕی زۆر هەیە حکوومەتی هەرێم دام و دەستگاکانی زۆر زەعیفە لە ئادایان خراپە زۆر دواکەوت و متەخەلفن لە پێشکەشکردنی خزمەت گوزاریە ئەگەر تۆ بەراوردیشیکەین بە وڵاتە پێشکەوتەکان نام بە وڵاتانی دەوروبەری خۆمان بە تورکیا و بە ئێران بۆ نمونە لە ئێرانە بڕۆ بە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەموو گوندێکە بە بۆڕی غاز چۆتە ماڵان کارەبایی ناپڕێ ئەگە تاقە گوندێکە بێت لە کوێرە دێ لە ناوچەیەکی زۆر دوورەدەستی شاخاوی کارەبای نابڕێ بۆڕی غاز چۆتە ناو ماڵەکە کێشەی ئاوی نییە کێشەی ئەوەی نیە لە سەرمایەکی ئاوا بفەوتێ مەبەستم چیەگە تۆ بە ستانداردی شەرقلەوسەر کە یەکێکە لە ناوچە هەرە دواکەوتەکانی دنیا سەری حکوومەتی هەرێمکەی هەستەکەی پڕە لە کەم و کوڕی و نوقسانی و دەرد و نەهامەتی ئەگەر تۆ ئەمە حساب بۆ ئەم هەموو نەهامەتی و لاوازی دام و دەستگاکان بکەیت لە هەرێمی کوردستانە تۆ زێبا بڵێن گەشتبینیەکی ساویلکانەیە ئەگەر چاوەڕێ بین ئەم بەرزبوونەوەی نرخی نەوتە ئەکسەر تەسیریە بێ لە ژیانی خەڵکە بەڵام ئەگەر تۆ سەیری پێچەوانەکەی بکەگەر خوا نەخواست نەوت دابەزێ کە ئەکید هەرداشە بەجێ ڕۆژ یەکەم شتێکەنیان ئەوەیە موچەی کەرتی گشتی کەمەکەنەوە کە نزیکەی 1.5 ملیۆن خەڵک بە خانەنشینی و بە مۆزەف و ئەوانەوە موچەی کەرتی گشتی وەرەگرن کە تۆ ئەوەنە خەڵک یەکسەر تۆ بەشێک لە داهاتەکان بڕیلانی کەم 25% داهاتەکانی بڕی ئەمەش دیسان تەسیل لە بازار و کەرتی تایبەتەکە ئیتر سوڕی ئابوووریەکە وایە بۆیە هەمیشە نەوت بەرزبوونەوە لە بەرژەوەندی خەڵک و حکوومەتە و نەوت دابەزین لە زیانی خەڵک و حکوومەتە ئەمە معنای ئەوە نییە کە حکوومەت کە نەوتی بەرز بۆ یەکسەری کاتە خزمەت گوزاری پێشکەشی خەڵکێکایان تەرجمەیەکە بۆ ئەوەی ژیانی خەڵکی پێباس بکە بازاری پێباس بکە نه بەڵام ئەمە با بڵێن لەبەرەوەی نەوت تا ئیسێکێکە لەسەر چاوە هەرە سەرەکیەکانی داهات هەر گۆڕانکاریە لە بازاری نەوت تەسیری ڕاستە خۆیە بێ لە وەزئی دارایی هەرێمی کوردستان بە خەڵک و حکوومەت و سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا
ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک محەممەد بگەڕێم وڵای بەڕێزت دەمەوێت سنجی بەڕێش بزان بەسەرەوەی کە نەوت ئەگەر بڵێن وەکو پێویست نتوانین خێرانی موچە چارەسەرکەی دەربارەی نەوتی سپی و غازەکەشمان کە ئێستا قەیرانی غاز دروست بۆ بۆچی ئێمە هاوڵاتی نەوتی سپینە بێ قەیرانی غاز بێ دەلالەتە لە چی بڵێن؟ باش کاک حەکیم ئەوەی ئێمە پێ ئەڵێن قەیرانی غازی شلی ماڵان یاخود نەوتی سپی بۆ ماڵان ئەوەیە خەڵک چاوەڕێکە حکوومەت بە نرخی مەدعوم غازی باتێ یان نەوتی سپی باتێ. تەبەر حکوومەتی هەرێم دەمێکە وازی لەمەهێناوە. ئێستا لەم دوایە بڕیارەندا شتێک نەوتی سپی لە حکوومەتی فیدراڵی عێراق ئەهێن و لەگەڵ ئەوەی خۆشیان تۆزێک دانی مەسفاکانەکەن بۆی نەوتی سپی بەرهەم بێنێ ئەو بۆ ئەدیاندا ئەم ساڵ نەوتی سپی بگەێنە هەموو ماڵەلانی کە ماڵی بەرمیلێکی بێنێ. ئێستا لە سەدا 23 خاوت 6 میلیۆن لیتر دابشکراوە لە 258 میلیۆن لیترە. ئەمە ئەومان پێڵێکە وعدەکەی حکوومەت کورتی هێنا نەیانتوانی وەک ئیشەکانی تر پابند بن بۆ عدەکەی خۆیان و لەو وەختا کە خەڵک نەوتی سپی پێویستە ئەوان بیدن. تەمان هەر مانگۆ مانگێکی کە خەڵک نەوتی سپیەوێ بۆ خۆ گەرمکردنەوە. ئەمە لەلایە مەسەلەی غازەکەش ئەوەیە وەکو لە راپۆرتە میدیاکانە باسەکرێ ئەو غازەی کە غازە شلەی کە لە کەلگەکانی کۆرۆمەر و چەمچەماڵ و تەرخان کراوە بۆ دابشکردنی بۆ خێزانەکان لە کوردستانە بە شێوەی بتڵ و یاخود بۆ فرۆشتنی بە پیشە سازیە ناوخۆیەکان ئەم غازە ئەبرێتە دەرەوەی کوردستانە فرۆشتیە. لەبەرەوەی ئێستا غاز زۆر گران بووە غازی شل و غازی سروشتی لە بازاڕە جیهانیەکانە ئەگەر بیبەن لە تاجیکستان و ئۆزبەکستان و ئێران و ئەو شوێنانە بیفرۆشن قازان زیاترەکەن لەوەی لە سلێمانی و هەولێر و دووەکە بیفرۆشن. ئەو هۆکارە ڕاستەقی ئەو هۆکارە ئەساسا خۆ ئەو غازش بۆ دابینکراوە لە ناوخۆی کوردستانە بفرۆشرێ بە سعرێکی مەدعوم. بەڵام ئەوان بۆ قازانج دەیبەنە دەرەوە. بەڵێ ئەوان بۆ قازانج دەیبەنە دەرەوە. سپاس دەکەم. کاک مامۆستا سەبارەت بە پێشتر پرسیارەوەمان کرد وەزارەتی دارایی داهاتی نەوتەکەی وەکو پێویست بۆ دەگرێتەوە کۆنتڕۆڵی بەسەر چاوکی نەوت و بڵێن داهاتی نەوت و داهاتەکانی ترەوەی و سەبارەت بە ئەنجومەنی هەرێمی نەوت و غازیش کە بەرپرسیارە لە دۆسی نەوت دەڵێن لەم کابینە هەر کۆنە بۆ تۆی کۆبوونەوەیەکیشی نەکردووە. طبعا ئەو ئەنجومەنە تاوەکو ئێستای کە باسەکرێت تاوەکو ئێستا کۆبوونەوەیەکی وایان نەکردووە و بابەتی پرۆسەی نەوت و غاز و داهاتیش بە تایبەتیش لە هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا ڕوون و ئاشکرایە تەنانەت کە دووەم حزبی پێکێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 91 تاوەکو ئێستا میشە بەشێک لە زۆری لەسەرکردەکان ئاماژە بەوەکەن بە جۆرە لە جۆرەکان ئاگایان لە مەلەفی نەوت و داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان نیە چجا بگا بە وەزیری دارایی. من بڕوام وایە ئینسان کاتێک لە پۆستێکە یان لە پرۆسەیەکە ئابێ و ئەگەر بۆم نەتوانێت بە جوانی ئیدارەی بە جوانترین نموزج کە لە دنیای دەرەوەی میبینین کاتێکە بۆم نەخەلەلێک لە فەرمانگەیەکە لە وەزارەتێکە ئابێ خودی ئەو شخصە بۆ نمونە مووقفیە بێ. ئێمە من بۆ خۆمەش بە حاڵی خۆم چاوەڕێی مووقیف لە هیچ بەرپرسێکی حکوومەتی هەرێمی کوردستان ناکەم بە خاتری ئەوەی کە ڕێگا نایەن ممارەسەی وەزیفەکەی خۆی بکات لە دەستگاکەی خۆیان دامەزراوەکەی خۆیان سبەی دووسبەی بۆ نمونە بڕات دەست لەو کارال بگرێت و بێتەوە سەر کارە ئەساسیەکەی خۆی. بۆیە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ئاگوزەرێ بە تایبەتی بۆ نمونە لایەن سێکتەری داهات و داراییوە کە عامودی فەقەری بۆ نمونە هەرێمی کوردستانە هەرچەندە ئێستا لە دنیای دەرەوە هەمیشە باسەوە ئاکرێت
ئەو میتۆدە و منقولەیە گۆڕا کە ئەوە سیاست بۆ ئابووری ئاڕاستە کرد ئێستا ئابووری سیاست ئاڕاستەکە ئابووری و داهاتیش لە هەرێمی کوردستانە وەکو ئاماژەمان پێکرد ئەگەر هایلایتەکەیان تەرکیزەکە لەسەر وەزارەتی دارایی بێم هەڵەت یەگەیشتنێکی تەواوە بوون چونکە هەرگیزە و هەرگیز من نابی هاوڵەتی چاوەڕوان لەو چاوەڕوانی ئەوە بێت کە ئەوە سەررجەم داهاتی بۆ من نەوتی و ناونەوتیە لە دەستی وەزارەتی دارایی و وەزیری داراییەوە بە پێی سیستەم و میکانیزم تادا بەشێکە تاوەکو ئەم مانگەیەش وەزیری دارایی ماژەبەوە کە پارێزگای سلێمانی لە ساعت 47 بنێرە داهاتەکە و پارێزگای هەولێر بوون لە ساعت 53 بنێرێ باسەوە ناکە داهاتەکە خودی خۆی چەنە تەنها ئەڵێ بۆن تەکمیلەی موچە لە ساعت 47 بنێرە تاوەکو ئێستا بۆ نمونە لە نێوانی تحویلی پارە تەمویلی پارە لە نێوان بانکانە و بانکێکی تر بۆ نمونە بە ملیارات دینار بۆن لە پارێزگاکانە هەوو نەبێت و نامێنێتەوە ئەمە دەرەت لەوە کە خودی وەزارەتی دارایی وەزیری داراییش ئەو دەسەڵاتەیان نییە کە بتوانن بۆن ئەم بابەتانە بنە بڕکەن وەزیری دارایی بۆ نمونە سەرۆکی حکومەت نەک وەزیری دارایی سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت نایشارنەوە کتابوەکو ئێستا لە خاڵە سەرونەکانە بابەتی قاچاغ بنەبڕ نەکراوە هۆکارێک بۆەوەی کە سیان بە داهاتی حکومت بگەێنێتەوە بۆن بێتەوە کارێک بۆ قازانج و زیادکردنی داهاتی بۆن حزابەکان و شخصەکان کەوابوو ئەمە گەین بەو نەتیجەیە پرۆسەی داهات و پرۆسەی دارایی بە هیچ شەوێک لە چوارچێوەی وەزارەتی داراییانە بەزووکو ئەنجومەنی هەرێمی نەوتۆغاز ئیشی ئەو ئەنجومەنە چێگەر کۆبوونەوەی نەکە زیاتر لە 2 ساڵام کاوین 2 ساڵ و نیوە ئەگەر تا ئێستا کۆبوونەوەیکی نەکرد بێت لەو ماوە کەمەی ماوە طبعاً دەکات من بڕام بۆ نێ بۆ لەم ماوەیەش بیکا و کابینی داهاتوش بۆ نمونە ئەنجومەنی نەوت و غازەوە کارێک بوون بۆەوەی کە داهاتی نەوت و غاز هەرێمی کوردستانە شەفافکەن و بیخەنە خزمەتی حکومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە حکمی و عەقڵیەتێکی ئیدارەی بۆ نمونە سێکتەرەکەیە بەڵام لە هەموو حاڵەتێکدا بڕوام وایە ئەوە لاوازی یان سستبوونی بۆ نمونە سیستەمی پەرلەمانی و ئەمەش بە تایبەتی بۆ نمونەگەر ئەوە ئێستا کە لە هەرێمی کوردستانە و لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە گوزارێت چونکە هەمیشە باسەوە ئەکرێ بێ ئومێدیەک لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە سەری هەڵداوە من بڕوام وایە ئەم بێ ئومێدیە ئەمەیکە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستانی پیاتی ئەپەڕێت و متمانەیان بە هیچ پرۆسەیەکی هەڵبژاردن و بە شخصی حزبی و بە کەسایەتی حزبی و بە کەسایەتی سەر بەخۆش نەماوە ئەمە بەرەنجامی ئەوەیە من بڕوام وایە پارتی و بە تایبەتی یەکیەتیش بە دەیان ملیۆن دۆلاریان خرج کردووە لەو پێناوەی کە جێیشێک لە هۆکار وەسایلی ئیعلامی دروستکەن بۆ ئەوەی کە خەڵکی بۆ نمونە وابکەن کە ئومێدیان بە هیچ نەمێنێ ئەم بەرنامەیە حەکیمە بۆ نمونە کۆمەڵێک عقلێت و کۆمەڵێک بەرنامە و بۆ نمونە کۆمەڵێک پلانی چاکسازی کۆمەڵێک پلانی ئیسلاحی خرێتە ڕوو بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان 2 ڕۆژی تر بەدەیان سۆشیال میدیا و پەیجوەی لە ئاخری دێت لە کاک حەکیم و لە بەرنامە و لە کەناڵەکەی ئەیە دێ بۆ نمونە بزوتنەوەیەکە حزبیەکە لایەنێکە هۆکارێکە خاتە ڕووبەوەی کە لایەنی بۆ نمونە دارایی و خزمەتگوزاری لە هەرێمی کوردستانە بەرەو پێش بڕوە دەیان هۆکار و دەیان بۆ نمونە شتی تری بۆ دۆزنەوە کە خەڵکی بێومێتکەن ئەم بەرەنجامی ئەوەیە کە داهاتی هەرێمی کوردستان وەکو گناو ڕابۆ خەزینەی حکومەت ئەڕابۆ خەزینەی بۆ شخص و عایلە و کاتێک ڕابۆ خەزینەی شخص و عایلە بەشێکیش دەرخانەکرێ بۆەوەی کە ئەم حزب و ئەم عایلانە بۆنە پارێزراو بن لە کۆمەڵی ڕوانگەوە. سوپاس دەکەم کاک محەممەد سەبارەت بە مەسەلەی داهاتەکە پێشترم کابینە زۆر بانگشەوێک چاکسازی دەکەن بەڵام ئەوەی کە دێتەوە وەزارەتی دارایی بڵێر لە 58 بە 58 بۆ کۆمپانیا و خەرجی 140 بۆ وەزارەتی دارایی بۆ چیز نەکرا ڕێگری زۆر هەیە بە بۆچوونی بەڕێزیان لەباری دەست بەسەراکردنی داهاتی نەوتیش بێت و داراییش دەست بەسەراگرتن هەیە کاک حەکیم ئەو مشکلانەی حکوومەتی هەرێم هەیبوو لە بواری بەڕێوەبردننی دارایی گشتی لە ساڵی 2019 ئێستا شەرۆک و خۆی تەحەدێکی زۆر بەردەوامە هەم لە مەسەلەی بندیوارەکان لە مەسەلەی خراپ بەڕێوەبردننی سێکتەری نەوت و داهاتە نەوتەکان ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستان هەرجار فرۆشەکرێ $11 هەرزانتر لە نەوتی عێراق و نەوتی برێن لە مەسەلەی گەندەڵی و قاچەقچێتی خاڵە سنووریەکان لە مەسەلەی ئەوەی کە هەنێ خاڵی سنووریە هەر بە تەواوی لە دەرەوەی کۆنتترۆلی دەستگای گومرکی حکوومەتی هەرێمە هەموو مشکلانە ئەوانە بوون لە ساڵی 2019 هەبوون حکوومەت هەر لە ساڵی 2020 یاسای چاکسازی دەرکرد ئەوە تا ئێمەیسە لە 2022 کێشەکانەکو خۆی وایە من گومانەکەم لە 2024 کێشەکان چارەسەر بکری ئەگەر ئەم سەرکردایەتە سیاسە وەکو ئێستا بمێنەوە هەروە بن چونکە سێکە ئێمە بە ئەزمون سەلمێنراوە هیچ چارەسەرێکی ئابووری و تەکنیکی لە عێراق و لە کوردستانیشە
ئیش ناکات ناتوانێت گۆڕانکاری دروست بکە هیچ وەسعێک باش بکە ئەگەر ویستێکی سیاسی نەبێ بۆ چاکسازی و گۆڕانکاری. زۆربەی ینی لە 20 ساڵی ڕابردووە زۆربەی دام و دەستگا بەهێزە جیهانیەکان لە بانکی جیهانی لە IMF لە ئەو GIZ و وڵاتانی یەکێتی ئەوروپا و یەکێتی ئەوروپا خۆی هەموو ئەمانە هاتوون USAID هاتوون لە عێراق و کوردستانە ئیشیان کردووە لەگەڵ حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا لە ڕووی تەکنیکیوە یارمەتیان داون ڕێنماییان داونێتێ دراسات و لە کۆڵنەوەیان داونێتێ پێیان وتون بۆ ئەو مشکیلە ئەوە چارەسەرەکەیە ئەگەر بیکەی ئەوە دەستکەوت و قازانستەوە ئەگەر نەشیکەی تێچی ئەم مشکیلە ئەم گەندەڵیە ئەم خراپ بەڕێوەبردنە ساڵان لەسەر تۆ ئەوەیە. یعنی هەموو بنەماڵە حاکمەکانی کوردستان پارتی وێکێتی ئەوانەی حکوومەتی هەرێمە بنەڕەوە 30 ساڵە ئەزان مشکیلەکان لەکوایە گەندەڵیەکان لەکوایە و تێچووی ئەم گەندەڵێش چەنە لەسەر حکوومەت و لەسەر خەڵکی کوردستان کە چارەسەر نیناکان لەبەر ئەوەیە ویستێکی سیاسی نییە بۆ چارەسەر و لەبەر ئەوەیە پارتی وێکێتی بە تەحدید بنەماڵە حاکمەکانی ئەم دوو حیزبە تەسەووریان وایە تا ئیسش قەناعەتیان وایە چاکسازی لە دژی بەرژەوەندی ئەوان و مانەوەی ئەوانە تەسەووریان وایە ئەگەر ئەم چاکسازیە بکرێ ڕەنگە ئەوان زەعیف ببن یا ئەوان وەکو ئێستام دەسڵات و نفوزیان نەمێنێ و تا ئەم ئەقلێتە بەردەوام بێ هیچ چارەسەرێکی ئابووری و دارایی تەکنیکی ناتوانێت گۆڕانکاری دروست بکات لە کوردستانە و ئەم معادلە بۆ عێراقیش ڕاستە بەداخەوە لە عێراقیش وەزعەکە هەروایە. ئەی سەبەر دەبزراگرنی داهات هەر لە داهاتی ناوخۆی یاخود نەوتەکەش ینی وەکو بڕێک بە وەزارەتی دارایی دەدرێت و چۆن داهاتی ناوخۆی سەرباز دەکات و حیزبەکە بە ئارەزووی خۆیان بەدڵی خۆیان چنیان بووی ئەوەندە بە وەزارەتی دارایی ئەوە هەر درێژکراوی ئەو واقعەیە کە شەڕی ناوخۆ لە ساڵانی نەوەتەکانە دروستی کرد تا ئێسش پارتی وێکێتی بڕوایان وایە کە ئەوان حکوومەت ئەوانن و ئەبێ حکوومەت هەمیشە لە ژێر سایە و سێبەر و هەیمەنە و هەژمونی ئەوان نابێ یا ئەگەر هەش بێ لە تەنیشتی ئەوان و لە هەژمونی ئەوانە دەستگایەکی نابوتی بوو دەڵە بێکەی ئەوان ویستیان پارەی بەنیەکەی نیانویست پارەی لێوەرگرنەوە و کارمەندەکانی ئەم حکوومەتە سەرکردایەتی ئەم حکوومەتە هەیبەتی ئەم حکوومەتە ئەبێ لە ژێر سێبەری ئەوانە بێ یاخود ئەم حکوومەتە نابێ هێندە پارەی هەبێ خۆی بەرێتە ڕێوە ئەو بەشێکە لەو معادلەی کە لە ساڵانی نەوەتەکانەوە لە سەردەمی تاڵەبانی بەرزانی و دەست پێ کرد کوردستانیان کردوتە دوو زۆن دوو حکوومەت تا حدێک دوو ئابووری جیاواز و تەنانەت سە خزمەت گوزاریەکانی کەرتی تایبەتیش هەنێک کۆمپانیا هەیە بەس بۆی هەیە لە هەولێر و سلێمانیا ئیش بکە هەنێک بەس بۆی هەیە لە ئەفو هەنێک بەس بۆی هەیە لە زۆنی سەوز و سلێمانیا ئیش بکە هەنێک بەس بۆی هەیە لە هەولێر و دۆکە ئیش بکە ینی حتا کەرتی تایبەتیشیان بۆ خواندا بەش کردووە حتا ئاسمانی کوردستان هەنێک کۆمپانیای ئەنتەرنێتی هەیە مافی ئەوەی نییە لە سەرڤسەکەی لە سلێمانی و گەرمیانە بفرۆشیە بۆ لە بەرەوەی هی کەسێکی نزیک لە پارتیە سەر بە پارتیە هەمان شت ڕاستە هەنێک کۆمپانیای کەسەکە بزنسمانە سەر بە یەکێتەکان بۆی نیە سەرڤسەکەی ئاسمانی کوردستانیشان دابش کرد لە هەر شوێنێکی دنیا لە ئەرز و ئاسمانە مەجای پارەپەیاکردن هەبێ ئەوان دابەشیان کردووە لە ئەرز و ئاسمانە لە هەر شوێنێکە مەجای پارەپەیاکردن هەبێ ئەوان دابەشیان کردووە ئیتر ئەمە واقعە لە ساڵی 94 ئەوە بەردەوامە تا ئێستا زۆر هەوڵیاندا ڕووپۆشیکەن حکوومەتی هەرێم و حکوومەتی یەکگرتو ئەمانە بەڵام کە دێتە سەرباری قاسە و پارە و بزنس و مەساڵحی ڕاستەقینە کە ئەمە مهمترین شتە بە تێگەیشتنی ئەوان فعلا ئەو دابەش بوونار هەیە. سپاس دەکەم مامۆستا سەبارەت بە مەسەلەی زیادکردنی باج و ڕسومات و ئەوانەیە بەڵام بۆ هیچ سەربار نەبووی کە داهات زیاد بکات بۆ وەزارەتی دارایی مەبەستم وە بێتەوەی کە خزمەت گوزاری پێویستە بێ موچە هەبێت داهاتی زیاتر گەڕێنێتەوە وەزارەتی دارایی طبعا کاک حەکیم کابینەی نۆ وەزارەتی دارایی بەو ئامانجە باجیان زیاد کرد یان بەو منقولەیە کە خۆیان ئەڵێن ڕێخستنەوەی سیستەمی باج بۆی داهاتی ناوخۆ زیاد بکەن بەڵام لە ئێستادا بە زیادکردنی باج داهاتی ناوخۆکەمی کرد زیادی نەکرد بۆ چونکە بەشێکی تەواوی ئەو باجانە لە سنووری پارێزگای سێمانی ئەڕوا بۆ حزبی حاکمی سێمانی کە یەکێتی و لە سووری پارێزگای دوهۆک و بۆ نمونە هەولێریش بۆ بەشێکی زۆری داهاتەکە بۆ پارتی ڕوا کەوا بوو زیادکردنی باج تەنها قورساییەک بوو لەسەر هاوڵاتی و خۆشگوزەرانی و زیادکردنی داهاتێک بوو بۆ حزبەکان و ناو حزبەکانشا بۆ عایلەکان و لاو عایلەکانیشا بۆ شەخص بوونە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان طبعا ئێمە ئەگەر سوڕەیەکی وازەحتر بین بە دارایی یان وێنەیەکی وازەحتری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بین بە هاوڵاتیان و بینەرانیش
بەس دێین بۆ نمونە ئەو تێگەیشتن و پێشبینیانەی وڵاتە دراوسیەکان تەرجمەکەین بۆ ناو هەرێمی کوردستان و بینەرە هەرێمی کوردستان. ببینە سعودیە بەرهەمێنەرێکی زەبەلاحی نەوتە بۆ دنیا و بۆ سەرجەم وڵاتان، بەڵام پلانی هەیە لە ساڵی 2030 تا بەتەواوەتی پشت لە سێکتەری نەوت بکە. لە ساڵی 2030 چی ڕوەدا؟ بۆ منە دوبەی بۆوە ئەکا، بۆ نمونە سەرجەم ئەو وڵاتە نەوتیانە بۆوە ئەکەن خەریکن پێشوەی بگەن بە ساڵی 2030 یانەوێ ئەڵتەرناتیڤی نەوت دروستکەن. تاوان پلانێکەیە لە ساڵی 2030 بۆ پێش ساڵی 2030 لە ئێستاش دەستی پێ کردووە کە بەرهەمهێنەری سەرجەم ئەو شمەکانەی کە بە گازوایل و نەوت و بنزین کارەکەن بە تەواوەتی لەناو ببرێت و بەرهەم نهێنرێتەوە پشت بە سیستەمی کارەباوی بۆ نەغاز بەستن. هەر ئەوەی کە ئێستا لە جیهانە هەیە کە بەشێکی زۆری شەریکە زەبەلاحەکان پشت بەو ئۆتۆمبیلانە بەستن کە بە غاز ئیشەکات یان بۆ بە کارەبایی شەکە. کەوابوو بۆ نمونە گەر لە 8 ساڵی داهاتووە خواستێکی تەواوەتی کەم بکرێتەوە لەسەر نەوت کە حکومەتی هەرێمی کوردستان بەم ئەقلێتەوە بیرەکاتەوە تەنها سەرچاوی داهاتی پشتی بە سێکتەری نەوت بەستووە، کەوابوو داهاتوویەکی زۆر ناڕوون و وێرانکەر لە ڕووی داراییەوە ڕوو لە هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکە. بۆ ئەوەی ئەمە ڕوونەیە پێویستە ئەم عقلێتە ناشرینەی لە ڕوانگەی دارایی لەم دوو حزبە وەربگرێتەوە و خەڵکانێکی تری دارەدانی هەرێمی کوردستان بن. چونکە من هەمیشە وتومە بەڕاستی ئەگەر ئەم پێگە جوگرافیایی کە ناوی هەرێمی کوردستانە و ئەگەر هاوڵاتیانی کە ناوی هاوڵاتیانی و هاونیشتمانیانی هەرێمی کوردستانە ئەمانەی کە ئێستا خاوەن دەیان و سەدان کۆمپانیان و خاوەنی گەورەترین سەروەتن لە دنیای دەرەوە بە کارمەندیش وەرناگرن لە بچووکترین کۆمپانیا، چونکە هیچ عقلێتێک و ڤیژنێکی ئیدارەدانیان نێ. ناکرێت بۆ نمونە ئێستا منداڵی بۆ نمونە بەرپرسێکی حزبیان بەرپرسێکی حکومی خاوەنی دەیان کۆمپانیا بێ لە کاتێکە باوکی خۆشی بۆ نمونە ئەگەر لە تۆ لە ئینتەرویوک و مقابلێکە لە کۆمپانیایەکی دنیای دەرەوە مقابلەیەکی ناتوانێت بچووکترین هەلیکار بڕەخسێنێت و کار وەربگرێ. کەوابوو ئەمەی کە ئێستا ئەمانەیکەن دو قسەمەوەتانێ ئەمەی کە ئێستا ئەوانەیکەن بە خااتری خاک و هاونەشتیان هاونیشتمانیانی هەرێمی کوردستانە کە لە خۆشترین ژیانە ئاژین بۆ ئەوەی کە ئەمە لە خۆیان تێک نێت و لە هاوڵاتیانی شتێک نەچێ باشتر وایە کە ئیسلاحێکی باشتر بکەن لە ڕوانگەی داهاتەوە ئەو داهاتی کە وەری ئەگرن بگەڕێنەوە بە خزمەتی حکومەت و لە حکومەتیشە بگەن دەستگیرکردنی شێ لەسەر ڕخنەگرتن لە حکومەت سە لە ڕۆژان هاوڵاتێک لە ڕخنی لە حکومەت گرتوتی ئەم حکومەتە بەس بۆ پاراتەوە ئێستا لە زیندانە دەستگیریان. وەڵام ئێمەش چاوەڕێنی کارکاتی قسەیەکەین لە دەرگای تەلەڤیزیۆنەکە بڕۆنە دەرەوە زیندان مەمکەن، بەڵام کاتێکە ئێمە بە خااتری هاوڵاتیانی خۆمان و بە خااتری بۆ نمونە باشترکردنی ژیانی هاوڵاتیانی خۆمان ڕوبەڕووی هەر شتێک بینەوە ڕەنگە شانازی بێ. باسم کاکو دوا وتت سەبارەت بە ئەوەی کە تەسەروبەندی پێکردنی حکومەتی نوێی عێراق دەین پێشبینی دەکرێت لەگەڵ عێراق لەسەر مەسەلەی نەوت بگەینە ڕێکەوتن کاریگەری هەبێ بۆ وارێ بە کورتی بە سپاس. وەڵڵاهی کاک حەکیم من ئەوەی من بزانم و متابعەکەم لە ئێستا هیچ هەوڵێک نییە بۆ چارەسەرکردنی کێشە نەوتەکانی بینی هەرێمی کوردستان و عێراق. ئەو بەڕێوبەرایەتی لەناو وەزارەتی مالیە عێراقا بودجێ عێراقی داڕشتۆتەوە ئەو بەشێ علاقەی بە شایستەدارایەکانی هەرێمی کوردستان و التیزاماتی نەوتی هەرێمی کوردستانەوە هەر ڕێک وەکو ئەوەی 2021 بۆ 2022 ئایا ئەمە چۆن تێ ئەپەڕێنرێت چۆن دەستکاریەکرێت چ جۆرە گفتوگۆ و مناقەشەیەک ئەو ڕوژێنێ لە ناو پەرلەمانی عێراقا ئەمە ماوەتۆ پەرلەمانتاران ئەو بۆ ئیتیجاهی ئەو مشتوم ڕوو مناقەشە دیاریەکەن لە پەرلەمانی عێراق پێشناچێر بودجە دوا کەوتوم ساڵە ئەگەری هەیە هەر نەژبێت بۆ 2022 هەتا ئەو کاتێ بودجێ 2022 عێراق تێ ئەپەڕێنرێت چاوەڕێکرێ بە سیستەمی 1/12 هەر مانگێک 1/12 خەرجەکانی ساڵی ڕابردوو خەرجکابینە ئەگەر پێکش بێنرێ کێشینەوە قورسە چارەسەرکردنی لە هەرێم و بەغدایە قرسە بەڵام قرسیش نییە ئەگەر ویستی سیاسی هەبێ ینی لە ڕاستیە ئەگەر سەرکردایەتی بەغا و هەرێم بیانەوێ ئەتوانین چارەسەریکەن بەڵام ئەگەر نەشیانەوێ بیان و زۆرە بۆینی کرد. زۆر سپاس بە هەردوولاتان سپاسیان بەدەمتانەکەین سپاس بۆ ئەو بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.